هاوڵاتیانی هەڵەبجە پێشوازی یادی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت دەکەن و لەدایکبوونی ئەو سەروەرە بەرز و پیرۆز ڕادەگرن. ساڵانەش کاسبکارانی بازاڕی شنروێ دوکانەکانیان دەڕازێننەوە و شیرینی و چکلێت دەبەخشنەوە. جێ خۆیەتی ئێمە یادی ئەو سەروەرە بکەینەوە بە جوانترین شێوە. جا ئێمە وەکو کاسبکارانی بازاڕی شنروێ هەموو ساڵێ بە واجبی سەرشانی خۆمانەزاین و هەستەگەین کە بەرەکە دەکەوێتە ڕزق و ڕۆزیمانەوە ئەگە شتێک ببەخشین بۆ سەروەر نازارەمان. اینجا تەنها بە شیرینی و بەخشینەوەی شیرینی و فلێکس و ئەمانەش ئێمە دڵمان ئارام نابێت، ئەبێ شوێن پێی ئەو سەروەرە بکەین بۆ کردەوەکانی سونەتەکانی بەکردار بیسەلمێن کە شوێنکەوتوی ئەو سەروەرێن. یادی پێغەمبەر هەموو کەسە دەتوانێت دڵی خۆشایی بیکاتەوە بەبێ ئەم شتانێژ. ئەوە پەیوەندیی ڕۆحیە لە بینی خۆت و خوا و پێغەمبەرە. بەڕێی من ئەگەر ئەو پەیوەندی ڕۆحیە بەردەوام بێ لەمە باشترێک ئاوا کرێت. بەزترە مهمەیە تۆ وەکو مسلمان شتێک و پێوە دیار بێت کە تۆ مسلمانی هەرەوەنە. هاوڵاتیان دەڵێن پێویستە هەموو کات یادی پێغەمبەری نازدار لە دڵماندا زیندوو بێت و شوێن پێی بەکردەواڵ بگرین و فەرمودەکانی لە کار و کردەوەکانی ڕۆژانەدا ڕەنگ بداتەوە. حتا بتوانی سڵاواتی بیتە سەر و خەیر و چاکە بکەی لەگەڵ خەڵکە باشی و بۆ قیامەت هەر ئەو کەڵکەگری. دڵم زۆر پێی خۆشە. ئەرە وەڵام مزگەوتێکمان کردگۆ لەو گەڕێکی خۆمانەوە نای ڕەسوولەڵڵا کردمانە. لە دنیای خوا چاکە بکەی لەگەڵ خەڵکە باشە. بەڵام خۆشەویستی خوای خۆشەویست یعنی خوا و خۆشەوی. ئەگەر پێغەمبەر و خۆشگەرەکە یعنی خوای گەورە و خۆشەوی. زەکانی چی پێوتین ئێمە ئەو ئامۆژگاریانەی ئەو کردوینی ئەمە بە ئەو ئامۆژگارە جوانانەی ئەوی ئەمەی کردومە بە پێ ئەو ئامۆژگارانەی ئەو هەڵسوکەوت بکەین. لەم ڕۆژەدا زیاتر ئەوانی ئەهلی سونەن ئەهلی نوێژ و جەماعەتن بە شەوق و دەوقێکی زیاتر لە کەسانی تر بەم یادەوە دەڕۆن. ئەویش بە بەخشینی شیرینی بەدابەشکردنی شیرینی بەسەر هاوڵاتیانە یان بە بۆنەی کردنی بە هەدیە بۆ ئازیزان بۆ دۆستانیان. هەموو ساڵێک لە 12 ڕەبیع الەوەل کە یادی لەدایکبوونی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت لەسەر ئاستی جیهان ئاهەنگ و مەراسیمی تایبەت بەو ڕابەرە ئەنجام دەدرێت. لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیش هاوڵاتیان هەست و سۆز و خۆشەویستیان بۆ ئەو سەروەرە دەنێرن. دەڵێن با بەکردەوە یادی پێغەمبەر بکەینەوە و ئاکار و ڕەفتارەکانی جێبەجێ بکەین. ئەوەش باشترین یادکردنەوەیە بۆ کەسێک خۆی بە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە نازدارە بزانێت. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.